ئاسایشی ئینتەرنێت بووە بە مەسەلەیەکی گرنگ لە جیهاندا. لە سەرەتای ئەم مانگە کۆشکی سپی بەرنامەیەکی ئاسایشی ئینتەرنێتی خستە ڕوو کە تیایدا پێشنیازی زیادکردنی بودجەی فیدراڵی بۆ پاراستنی کۆمپیوتەر دەکات. بودجەکەمان بریتیە لە زیاتر لە 19 ملیار دلار بۆ ئاسایشی ئینتەرنێتی کە 1/3 زیادی کردووە. ئەم بەرنامەی بۆ نۆژەنکردنەوەی تەکنۆلۆژیای فیدرالیە لە ڕێی گۆڕینی سیستەمە کۆنەکانی کە ناتوانن بەرگری لە هێرشی کۆمپیوتەری بکەن. هێرشی ئینتەرنێت تەنها مەترسی نییە بۆ سەرزانیاریەکانی حکوومەت، بەڵکو ئەمە مەترسێکی گەورەشە بۆ سەر کۆمپانیاکان و تەنانەت تاکە کەسەکانیش. ڕۆژانە کە ئێمە کۆمپیوتەر یان موبایل بەکاردەهێنین، تەنانەت کاتێک کە GPS بەکاردەهێنین بۆ ڕۆیشتن بۆ جێگایەک، ئەم زانیاریانە لەناو ئامێرەکاندا دەمێننەوە. کاتێک کە دەبیتە قوربانی دزینی زانیاریەکانت، هەموو شتە تایبەتەکانت دەکەوێتە دەستی هەکەرەکان. و بە پێی راپۆرتەکانیش هەموو دووچرکە جارێک هەولی دزینی زانیاری دەدرێت. ئەمە شتێکی مەترسیدارە بۆمان. کارکردن لە بواری یاسایشی ئینتەرنێت هەتا دێ زیاتر دەبێت و ئێستا خوێندنیش لە بەشی یاسایشی کۆمپیوتەر فراوانتر بووە. ژیان کۆچانی ئەم بەشەی زۆر پێگرنگە. هیوادارم ژمارەی زیاتری خوێندکار بیر لە بەشی ئاسایشی ئینتەرنێت بکەنەوە. بە تایبەتی لە کاتێکدا تەکنۆلۆژی هەروە دێ و زیاتر گرنگتر دەبێت. پێویستە زیاتر زانیارەکانی خۆمان و ئەو کامپانیا بپارێزین کە کاری بۆ دەکەین. وە دڵنیاشتان دەکەمەوە دەرفەتی کار لەم بوارە زۆر دەبێت. کۆمپانیای زەبەلاحی سیسکۆ پێی وایە لە ماوەی داهاتوودا زیاتر لە 1 ملیۆن دەرفەتی کار بۆ ئەو کەسانە دەڕەخسێت کە ئاسایشی کۆمپیوتەر دەخوێنن. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.